بردن لە پەرلەمانی کوردستان کە ڕاستەوخۆ لە شاری هەولێر لە ستۆدیۆکانمان لەگەڵمانە بێت. کاک عەبدوڕەحمان سڵاوت لێبێ و لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە داخستنی خاڵە سنووریەکان بەڕووی هەرێمی کوردستاندا چەند کاریگەری لەسەر بازاڕەکان دروست دەکات؟ بەڵێ سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانی NRTیش. دیارە بۆ خۆمان دەزانین لە حکوومەتی لە سەر جەمێراتە ئێمە 32 دەواازەی نێودەوڵەتیمان هەیە کە 4 دەواازەیان لەو دەواازانە دەکەونە نێو هەرێمی کوردستانەوە کە ئەوانش بریتین لە دەواازەکانی ئیبراهیم خەلیل، باشماخ، پەروێزخان، حاجی ئۆمەران. و بەداخەوە دەیڵێم ئێمە لەبەرەوەی لە هەرێمی کوردستاندا وڵاتێکی بەکاربەری نەک بەرهەمهێن و ئەمەش کاریگەری کردۆتە سەر ئەوەی کە دەبێت بە هەمیشەیی چاومان لە وڵاتانی دەوروبەرمان بێت بۆ ئەوەی شمەک و کاڵا و خواردن و پێداویستەکانمان لە وڵاتانەوە هاوردەی هەرێمی کوردستان بکەین. بۆیە بە دڵنیاییەوە داخستنی هەر دەواازەیەک لەو 4 دەواازەیە کە لە هەرێمی کوردستاندا هەیە بۆ ماوەی چەند سەعاتێکیشدا بخرێت، ئەوە کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لەسەر جموجوڵی بازرگانی لە هەرێمی کوردستان لە کەسێکی دەستگێڕەوە تاکو و بازرگانێکی گەورە لە هەرێمی کوردستاندا. بۆیە تاکی لەوە دەکەمەوە بەداخەوە لەم ڕۆژانەدا چەند جارێک خاڵی سنووری یاخود دەواازەی نەدەوڵەتی ئیبراهیم خەلیل داخرا کە ئەمەش بووە هۆکارێک بۆ ئەوەی هەندێک لە جموجوڵی بازرگانی لە ناوچەکەدا سزبوون یا خاوونەوەی پێوە دیار بێت. زۆرترین کاریگەری کە هەی بووە لەسەر کام ناوچەی کوردستانیان لەسەر کام شار بۆ پێوی سنووری دەواازەی نێودەوڵەتی ئیبراهیم خەلیل ئەکەوێتە سنووری شاری هەولێرەوە تا چەند کاریگەری لەسەر پارێزگای هەولێر و ناوچەکانی دەوروبەری و شارەکانی دیکەش هەبووە بە شێوەیەکی ڕاستەوخۆ زیاتر کاریگەری لەسەر کوێ هەبووە؟ ئێمە وەکوتم 4 دەواازەمان هەیە، 2 دەواازەیان لە سنووری پارێزگای هەولێردان، 2 دەواازەشیان لە سنووری پارێزگای سلێمانی و گەرمیاندان و ڕاستەوخۆ دەواازەی ئیبراهیم خەلیل زیاتر کاڵا و شمەکی لێوە هاوردە دەکرێت بۆ هەرێمی کوردستان بەگشتی و شارەکانی دهۆک و هەولێر بە تایبەتی. بۆیە کاریگەریەکە ڕاستەوخۆ یاخود پێم وابێت کاریگەری زیاتر لە سنووری پارێزگای هەولێر و دهۆک کردووە. من پێم خۆشە ئاماژە بۆ بکەم ئێمە وەکو لیژنەی بازرگانی لە مانگی شوباتی ئەم ساڵدا سەردانێکی ئەو وڵاتەمان کرد هەم بۆ بینینی ئەو کارگانەی کە لەوێ هەن و هەم بۆ زانینی ئاستی جموجوڵی بازرگانی لە هەرێم و لە تورکیادا. ئەوەی کە ئێمە بۆمان دەرکەوت لە ساڵی 2014دا هەناردەکردنی دەوڵەتی تورکیا یاخود حکوومەتی تورکیا بۆ عێراق بریتی بوو لە 11 ملیار دۆلار و بە پێی وتەی بەرپرسی یاخود بەڕێوەبەری گشتی چاودێری و تەندروستی خۆراکە تاکیدی لەوە کردەوە بۆ ئێمە کە لە ساڵی 2014 بایی 11 ملیار دۆلار کاڵا و شمەک و خواردن و پێداویستی هەناردەی عێراق کراوە و لەو ڕێژەیە لە سەدا 95 بۆ 98 بۆ هەرێمی کوردستان بووە، کەواتە هەرێمی کوردستان بووەتە شوێنێک بۆ ساغبوونەوەی بەشێکی زۆری کاڵا و شمەکی دەوڵەتی تورکی و لە دوای ئەڵمانیا حکوومەتی عێراقی و هەرێمی کوردستان بە تایبەتی بووەتە هۆی ئەو شوێنانەی کە زۆرترین کەلوپەل و شمەک و کاڵای لە تورکیاوە بۆ هەناردە دەکرێت. بەڵێ ئەو خاڵە سنووریانی کە لەگەڵ وڵاتانی ئێرانیش هەیە بە هەمان شێوە هەمان کاریگەری دروستەکە دەگەر بێت و دابخرێت؟ بەتاکید من تاکید لەوە دەکەمەوە هەر خاڵێک لەو خاڵە سنووریانە لەو 4 خاڵە دیار ئێمە 4 خاڵی سەرەکیمان هەیە کە پێیان دەوتێت مەرزی نێودەوڵەتی یا دەواازەی نێودەوڵەتی، ئەگینا چەندین دەواازەی کە چەندین مەرزی لاوەکیشمان هەیە. بە دڵنیاییەوە داخستنی هەر یەکێک لەو دەواازانە ڕەنگە بۆ سەعاتێ 2 سەعاتێک کاریگەریەکەی کەمتر بێت، بەڵام ئەگەر داخستنەکە چەند ڕۆژێک بخایەنێ ئەوە بە دڵنیاییەوە کاریگەری زۆر خراپ دروستەکات، تەنانەت لەسەر ئەو شمەک و کاڵانەی کە لە نێو دەواازەکانان لەو کاتانەدا ڕەنگە بۆ هەندێک شمەک و کاڵا ئاسایی بێت 2 ڕۆژ بارهەڵگرێک لە دەواازەکەدا بمێنێتەوە، بەڵام بۆ کۆمەڵە شمەک و کاڵایکە بە نمونە سەوزە و میوە زەحمەتە و کارێکی ئاسان نییە و ئەو شمەک و خواردنەی کە لەوەیە بە تایبەت ئەوەی کە پێی دەوتێت سەوزە و میوە زوو تێک دەشێوە خراپ دەبێت. بە تاکید کاریگەریەکانی لە هەر دەواازەیەکەوە بێ کاریگەری خۆی دەبێت بە تایبەت بۆ ئەو بەروبوومانەی کە
بەمانەوەیان بۆ چەند ساعات یا بۆ یەک دوو ڕۆژ تێک دەچن و خراپ دەبن ئەو کاتە توانای بەکارهێنانەوەی نامێنێ ئەمەش بێتە هۆی زەرەر و زیان هەمە بازرگانەکە و هەم جموجۆڵی بازرگانی لە دەواازەکانە ئەگینا داخستنی دەواازە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە بێ لایەن دەوڵەتی تورکیاوە بێت بە دڵنیاییەوە کاریگەری ڕاستەوخۆ دەکاتە سەر بازاڕەکانی هەرێمی کوردستان چونکە من تاکیدم لەوە کردەوە کە بەداخەوە دەیڵێم ئێمە لە هەرێمی کوردستاندا هەرێمێکی بەکاربەرین نەمانتوانیوە لە هەرێمی کوردستاندا ئەگەر بۆ ماوەی هەفتەیە یا بۆ ماوەی دوو هەفتە دەواازەکان هەم تورکیا و هەم ئێران بەسەرماندا دای بخەن ئەوە توانای خۆبژەویمان زۆر کەمە و نەمانتوانیوە بەڕاستی پشت بە خۆمان بەسین و پشت بە کارگەکانی خۆمان لە هەرێمی کوردستان بەستین. من پێم خۆشە ئەوە بۆ بینەرانی NRT باز بکەم کە بەداخەوە دەیڵێم لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 5200 کارگەمان هەیە زۆر بەداخەوە لەو ڕێژەیە نزیکەی نیوەی ئەو کارگانە لە ئێستادا لە کارکەوتون و داخراون و کار ناکەن و بەهۆیەوە نزیکەی 30,000 دەستی کار لەو کارگانەدا لە ئێستادا بەتاڵن و کاریان دەست ناکەوێت کە ئەمە هۆکارەکەی دەگەڕێتەوە یەکەمیان بۆ ئەوەی لە هەرێمی کوردستاندا بەکو پێویست احتیمام بە بەروبوومی ناوخۆیی نەدراوە بە تایبەت لە بواری بازرگانیدا ئەو کارگانەی کە هەمانە ئێمە یاسایەکمان نەبووە لە هەرێمی کوردستاندا تایبەت بێت بە پاراستنی بەروبوومی خۆمان ڕاستە لە ئێستادا وەزارەتی کشتتوکاڵ یاسایەکی هەیە بۆ بەرومە کشتتوکاڵیەکان کە ئەمە پێم وابێ کاریگەری باشی دروست کردووە بەڵام بۆ پێداویستەکانی کە دەکرێت یاسایەک هەبێ هەرچەندە وەزارەتی بازرگانی پیشەسازی ماوەی 2 ساڵ زیاترە پرۆژە یاسایەکی ئاراستەی ئەنجومەنی وەزیران کردووە بۆ ئەوەی ئەوانش ئاراستەی پەرلەمانی کوردستانی بکەن تاکو ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەو پرۆژە یاسایە بکەینە یاسا و یاسایەک هەبێ لە هەرێمی کوردستاندا بۆ پاراستنی بەرهەمی ناوخۆیی چونکە تا ئێمە یاسامان نەبێت و بەرهەمی خۆمان نەپارێزین لە ڕاستیدا حاڵمان لە ئێستا ڕەنگە خراپتر بێت بەداخەوە دەیڵێم نەمانتوانیوە ئێمە لە هەرێمی کوردستاندا بەشی پێداویستی نیوەی ساڵێکی ژیان نیوەی دانیشتوانی هەرێمی کوردستانیش بەرهەم بهێنین لە کاتێکە هەموو پێداویستیەکان یاخود هەموو ئەو خاصیتانەی کە هەیە هەم بۆ پێشخستنی بازرگانی هەم بۆ پێشخستنی پیشەسازی و هەم بۆ بژانەوەی کەرتی کشتتوکاڵ لە هەرێمدا هەیە بەڵام ئەوەی کە نەبووە پلانێکی وەکمە بووە ئەوەی کە نەبووە ئیرادەیەکی بەهێز بووە. جەناب چاوەکو ئەندامی لیژنەی کشتتوکاڵ و ئاژەڵداری لە پەرلەمانی کوردستان ئەگەر بێت و هەردوو بواری ئاژەڵداری و کشتتوکاڵ پەرەی زیاتری پێ بدرێت لە کوردستان ناتوانێت جێی بەرهەمەکانی دەرەوە بگرێتەوە بە تایبەت بۆی بتوانرێت بەرهەمی ناوخۆ لە هەرێمی کوردستاندا زیاد بکرێت واتە بە پەرەپێدانی ئەو دوو بوارە. بەتاکید من تاکید لەوە دەکەمەوە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە دوودەی ڕابردووی تەمەنیدا ئەو کەرتانەی کە لای لێ نەکردوێتەوە یاخود پەراوێزی خستووە هەردوو کەرتی کشتتوکاڵ و بازرگانی پیشەسازی بووە لە کاتێکە هەرێمی کوردستان بۆ خۆی هەم خاکێکی زۆر باشی هەیە ئەو هەوایەکی زۆر باشی هەیە و دەستی کاری زۆر باشی هەیە و من ئەوەی جێی خۆشحاڵیە لە ساڵی ڕابردوو لە ئەم ساڵدا بۆ نمونە بەرهەمی دانەوێڵە کە گەنم دەکات بەشی خۆبژێوی دانیشتوانی هەرێمی کوردستانی کردووە. لە ساڵی ڕابردووە ئێمە 742,000 تەن دانەوێڵەمان هەبووە ئەم ساڵ ئەو ڕێژەیە خۆشبەختانە زیادی کردووە بۆ 912,000 تەن و نیو کە ئەمە مای دڵخۆشیە و حەقە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن بە بازارکردنی بۆ دانەوێڵە یاخود حکوومەتی عێراقی دیارەکارەکەی کردووە حکوومەتی هەرێمی کوردستان یا حکوومەتی عێراقی بۆ هەموو بەروبوومەکان بۆ هەموو بەرهەمەکانی کە ئەگەر پرۆسەی بە بازارکردن هەبێت بە دڵنیاییەوە ئێمە هەم خاکی کوردستان و هەم ئەو هەواکەمان زۆر لەبارە بۆ ئەوەی بتوانین بەشی بژێوی زیاتری دانیشتوانی خۆمان بەرهەم بهێنین. لە بواری پیشەسازیە لە ڕاستیدا ئەوەی جێی نیگەرانیە هەرێمی کوردستان بۆ خۆی ناوچەیەکی زۆر دەوڵەمەندە بەدەیان سامانی سروشتی و کانزایی کە دەکرێت لە ڕاستیدا بە کەمترین تێچوون زۆرترین خزمەت لە بواری کەرتی بازرگانی و پیشەسازی و گەشتیاریش کە زۆرێک لە وڵاتان لە ڕاستیدا گرنگی تاوایانداوە بە کەرتی گەشتیاری و دەبێتە خاڵێکی بەهێز بۆ بژانەوەی گەشەی ئابووری ئەو وڵاتە بەڵام بەداخەوە هەرێمی کوردستان نەیتوانیوە ئەم کارانە بکە و هەمیشەی ئێمە چاومان لەوە بووە کە ئەو بودجەی لە حکوومەتی ناوەندەوە بۆمان دێت چۆنی سەرف بکەین و نەیشمان زانیوە لە ڕاستیدا چۆن سەرفی بکەین و لە چ بابەتێکە احتیمای پێ بدەین بۆیە ئەمە وای کردووە لە ئێستادا هەرێمی کوردستان زۆر بەداخەوە دەیڵێم ئەگەر بێت و ماوەی 2 هەفتە سنوورەکانمان بەسەرا دابخرێت ئەوە بە دڵنیاییەوە ئاسان نییە ئێمە بتوانین لە ڕووی دابینکردنی پێداویستەکانی خۆمانەوە بەرگەی ئەو داخستن و ئەو
قەیرانانەی کە لە هەرێمی کوردستاندا دروست دەبن بگرین. بەڵێ کاک عەبدوڕەحمان بە دوواداچوون کراوە بۆ هۆکارەکانی داوەزینی ئاستی بەرهەمی ناوخۆ لە هەرێمی کوردستان تا ئێستا؟ بە دوواداچوونەکە ڕوونە وەکوتم ئێمە چەند جارێک لەگەڵ وەزارەتی بازرگانیە دانیشتنمان کردووە بەداخەوە دەیڵێم ئەوەی کە پێی دەوترێت هەناردە و هاوردا ئێمە زۆربەی شمەک و کاڵاکانمان لە دەرەوەی وڵات دەهێنین واتە لە خواردن و خواردنەوە تا دەگاتە پۆشاکەکانیشمان ئەمە هۆکار نابێت بۆ دابەزینی ئاستی بەرهەمی ناوخۆ هاوردەکردنی زۆربەی پێداویستیەکان وڵاتانی دەرەوە؟ یەکێک لە خەلە لە گەورەکانی هەرێمی کوردستان ئەوەیە کە ئێمە احتیمانمان نەداوە بە بەرهەمی ناوخۆ ئەگەر سەیری بکەین وەکو پێشتریش پێم وتیت وەزارەتی کشتتوکاڵ پرۆژە یاسایەک و یاخود یاسایەکی هەیە کە ئەویش بریتە لە پاراستنی بەروبوومی ناوخۆیی کە لە ئێستادا ئەگەر سەیر بکەین لە کاتی پێگەیشتنی بەروبوومی هەرێمی کوردستاندا واتە لە سەوزە و میوەدا جۆرێک لە باج و ڕسومات لە دەواازەکانەوە خراوەتە سەر ئەو بەروبوومانە کاتێک کە ئەو بەرهەمە لە هەرێمی کوردستاندا هەیە و بەشی پێداویستی دانیشتوان دەکات ئەمە ژوای کردووە هەم جۆرێک لە داهات بە حکوومەتی هەرێمی کوردستان کۆبکاتەوە و هەم بەرهەمی ناوخۆیی لە هەرێمی کوردستاندا گەشەی پێ بدرێ و جوتیارانی کوردستان ناومێد نەکەین ئەمە ئەبێتە هۆکارێک و هەندێکی باش بۆ ئەوەی ئەگەر لە ساڵێکا 5 دوێنەمی کردبێت ئەوە ئەم کارە ئەگەر بە سەرکەوتویی جێبەجێ کرێت بە سەرکەوتویی کارەکان ڕایی بکرێت بە دڵنیاییەوە لە ساڵێکی کار ڕەنگە بتوانێت 10 دوێنم و 15 دوێنم بکات چونکە هەرێمی کوردستان وەکوتم لە سەدا 34 بۆ 36 خاکەکەی بۆ کشت و کاڵکردن شیاوە دەتوانێت هەموو جۆرە بەروبوومێکی تێدا بچێنرێت لەسەر بەروبوومی پیشەسازی یاخود بازرگانیش لە ڕاستیدا بەداخەوە دەیڵێم ئێمە جگە لەوەی کە یاساکە نییە تایبەت دێ بۆ بارانە و نەیشتوانراوە سوود دە و هەموو سامانە سروشتی و کانسایی وەربگیرێ من یەک نمونە بۆ جەناب بدەهێنمەوە لە چەند ناوچەیەکی کوردستانە بەردمان هەیە بەردی گرنگمان هەیە لە جۆری گرانیت و لە جۆرەکانی مەرمەر و هەروەها چەند جۆرێکی کە ئێمە زۆر جار دەچین لە وڵاتانی دەرەوە ئەم بەردەهێنین لە کاتێکدا من لە یەکێک لەو برادرانەی کە لە وەزارەتی پیشەسازیە کاری کردووە دڵنیایی ئەوەیدا بە ئێمە کە جۆرێک لەو بەردانە کە براوە بۆ ئۆکراینە یاخود بۆ ئیتالیا کاتێک پشکنینی بۆ کراوە ئەوان پێیان سیر بووە ئەم بەردە چەند بەقووەتە و چەند خاصیەتی باشی تایە و ئەوان بەوانیان بە برادرانی هەرێمی کوردستانیان وتووە کە ئەم نمونەیە لە وڵاتێکی وەکو ئیتالیا و ئۆکرانیا کە منبعی بەردی باشە نییە بۆچی نەتوانراوە لە کوردستان سوودی لێ وەربگیرێت ئەو بەردانە هەر بەرهەمێکی دیکەی نەتوانراوە وەکو بەتاکید ئێستا ئەگەر سەیری بکەین من یەک نمونە بۆ جەناوە دوێنمەوە شوێنێک هەیە لە قەزای پێنجێن پێی دەوتێت ئاسناوە ئاسنکوڵێن ئەمە کاتی خۆی لە ساڵی هەفتاکانە حکوومەتی بەعس لەو سەردەمەدا دەهات بەردی ئاسناوای پێنجێنی دەبر بۆ بەسرا لەوێ دەیکردە پێداویستی پیشەسازی بەڵام بەداخەوە ئەو 1000 کیلۆمەتر ئەو بەردەی دەبردا لە باکووری عێراقەوە بۆ دوورترین شار کە بەسرا بوو بەڵام هەرێمی کوردستان نەیتوانیوە لە ماوەی 24 ساڵی تەمەنیدا لە ڕاستیدا بیر لەوە بکاتەوە چەندین کارگەی گرنگ لەو شێوەیە چونکە بەر بۆ نمونە ئەگەر 1 مەتر بەردی مەرمار یەکسانە بە 4 بەرمیل نەود ئێمە ئەوەی مشکیلەی ئەم وڵاتەی ئێمەیە ئەم هەموو سامانە سروشتی و کانزاییەمان هەیە بەڵام هاتوین تەنها ئیحتیمامێک تەنها گرنگیەک کە داومانە و هەموو هێلکەکانمان خستوێتە سەبەتەکەیەوە مەسلەی نەود بووە کە نەود ڕاستە گرنگە بەڵام دەبێت هاوشانی گرنگی نەوت گرنگی بە ئاسن و بەرد و مس و یۆرانیۆم و دەیان نمونەیکە بدەین کە لە هەرێمی کوردستاندا ئەمانە زۆر باشن و بە ئاسانترین شێوەش دەدەهێنرێن و چەند جارێک هەوڵ درراوە کۆمپانیەکانی دەرەوە بێن ئەم کارە بکەن لە ڕاستیە لە هەرێمی کوردستاندا بەڵام ئەوەندەی من ئاگادار بووم چەندین ئەرقەلە و گرفت و کێشیان دروست کردووە بۆیە ئەوانیش ئامادە نەبوون لە پای ئەو هەموو گرفتە و کێشانەی بۆیان دروست کراوە ڕاستیدا و کارانە بکەن ئەوەی کێشەی دروست کردووە مەبەستت کێ کێشەی بۆ دروستکردن کۆمپانیایەک ئەگەر بێت بۆ نمونە بیاوێت کانێکی ئاسن یاخود کانێکی دروستکردنی بەردی مەرمەر لە شوێنێکی وەکو ماوەتە یا لە پێنجێنە دروست بکات ڕەنگە دەیان گیر و گرفتی بۆ دروستکەن داوای جۆرێک لە شەراکەتی لێ بکەن داوای ئەوەی لێ بکەن کە ئەگوێت جادەیەکی دووسایدمان بۆ دروستکەی لە سلێمانی بۆ پێنجێن یاخود داوای دابینکردنی کۆمەڵک بابەتی کەی لێ بکەن کە ڕەنگە عیلاقەی بۆەوە نەبێت من کۆمپانیا هەبووە هاتوۆتە ناوچەکە تاکیدیان لەوە کردوتەوە کە
ئێمە جادەکەش دەکەین بە دووسایت و خزمەتی ناوچەکەش دەکەین و کۆمەڵێک کەسی ئەو دەوروبەرەیش ئەو پارێزگایش ئەو قەزایش دادەمەزێنین و هەلی کار دەڕەخسێنین بەڵام بەداخەوە داواکاریەکانی کە ئاراستەی و کۆمپانیانە کراوە لە ڕاستیدا لە توانای و کۆمپانیانە نەبووە بۆیە بە باشتری زانیوە واز لەو کارەی بێنێت و وەکو ێسێش ماوەتەوە جێی نیگەرانی ئەم هەموو سەرۆت و سامانەمان هەیە نەمانتوانی ئاوڕێ بدەینەوە. کاک عەبدوڕەحمان لە ئێستا بەشێک لە بازرگانەکان لە ناوچەکانی خواری و عێراق مەبەستم لە ناوچەکانی باشوورەوە بەرهەمەکان یاخود پێداویستیەکان نەهێنە هەرێمی کوردستان ئەمە تا چەند کاریگەری لەسەر بازاڕەکانی هەرێمی کوردستان دروست کردووە؟ زۆر باشە من پێم خۆش بوو جەنابەت ئەو پرسیارەت کرد لە ڕاستیدا یەکێک لە نیگەرانیەکانی بازرگانانی هەرێمی کوردستان من بۆ خۆم چەندین جار لەگەڵ بازرگانەکانە دانیشتن کردووە قسەمان کردووە ئەمەی کە ئەم وەرەقەی کە ئێستا بەدەستمەوە لە بەردەستمایە ئەمە تعریفەی گومرکی عێراقیە 286 مادە هەیە کە ئەمانە باج و گومرکەکانی یاخود ڕسوماتی پێشتر لە 105 بووە گومرکراوە بەڵام لە ئێستادا زیاد کراوە بۆ لە 120 و 25 کە ئەمە کاریگەری زۆر خراپی کردوتە سەر جموجۆڵی بازرگانی وەلێتان ناشارمەوە ئەمە کاریگەری زۆر خراپ دەکاتە سەر گواستنەوەی ئاراستەی بازرگانی لە خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستانەوە بۆ ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق ئەمە لە ساڵی 2014ەوە دیارە ئەمە کاری پێ دەکرێت 286 مادەیە ئەمە وای کردووە بازرگانێک ئەگەر بۆ نمونە پێشتر لە مانگێکە دەجار چوو بێت لە براهیم خەلیل یاخود لە باشماغ شمەک و کاڵای بهێنایە لە ڕاستیدا لە ئێستادا بەهۆی زیادکردنی ئەو تعریفە گومرکیەوە کە لە سەرەتای ساڵی 2014ەوە تا ئێستا ئەم حاڵەتە ڕووی داوە ئێستا ڕەنگە لە مانگێکە دوو جار نەچێتە دەواازەی براهیم خەلیل و باشماغ ئەمە کاریگەری زۆر خراپی کرد لەسەر جموجۆڵی بازرگانی و سەر بازرگانەکان هەمان بازرگان کە پێشتر هاتووە لە باشماغ یا لە ئیبراهیم خەلیل یا لە حاجی عومران و پەروێزخانەوە ئەو شمەک و کاڵایە کە هێناوێتی نرخێکی دیاریکراوی هەبووە لە باج و ڕوسوماتەکەیە بەڵام بەداخەوە لە هێتادا زیاد کراوە ڕاستە تعریفەی گومرکیەکە لەلایەن حکوومەتی ناوەندیەوە بڕیاری لەسەر دراوە بۆ ئەوەی جێبەجێ بکرێت بەڵام بەداخەوە حکوومەتی ناوەند بۆ خۆی لە 100% پەیوەست نییە پێوەی وە جێبەجێ ناکات بەڵام لە هەرێمی کوردستاندا جێبەجێ دەکرێت ئەمە وای کردو لە ڕاستیدا بازرگانەکانمان زیاتر ڕووبکەنە ناوچەکانی خوار و ناوەڕاستی عێراق و ئەمەش پێویستە هەر لێرەوە بە جەنابتان دەڵێم و لە لێرەوە داوا دەکەم لە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بیرێک لەم حاڵەتە بکەنەوە چونکە گۆڕانکاری لە ئیتیجاهی بازرگانی بۆ خوارەوە و ناوەڕاستی عێراق کاریگەری خراپی دەبێت و ئاسان نییە جارێکی کە گواستنەوەی ئیتیجاهی بازرگانی بۆ هەرێمی کوردستان ئەوەشی کە جێی نیگەرانیە ئەمە 286 بابەتە یاخود مادەیە کاڵاو شمەکە کە لە ساڵی 2014ەوە بڕیار دراوە ئەو تعریفە گومرکیانەی خراوەتە سەر بەداخەوە دەڵێم بڕیارە لە سبەینەوە کە 15 نۆیە سەرجەم شمەک و کاڵاکان خواردن و خواردنەوەکان لەلایەن حکوومەتی عێراقیە و بڕیاری لەسەر بدرێت و بە تعریفەی گومرکی چۆن لە 105 کراوە بە لە 120 هەموو کاڵاشمەکان بگرێتەوە لێرەوە حەقە حکوومەتی هەرێمی کوردستان لایەنی پەیوەندیدار کە وەزارەتی دارایی و ئابووریە لە ڕاستیدا بەزوویی بیرێک لەم حاڵەتە بکەنەوە چونکە ناکرێت بڕیارێک حکوومەتی عێراق دەری بکات بۆ خۆی پامەد نەبێ پێوەی بەڵام لە هەرێمی کوردستاندا لە 100% جێبەجێ بکرێت و ئەمەش وا بکات بازرگانانی خۆمان ڕووبکەنە شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق بۆ هاوردەکردنی کەلوپەل و پێداویستیەکان کاریگەری لەسەر گرانی بازاڕ ئەبێت بەدڵنیاییەوە من بە تۆ دەڵێم ئەگەر بێت و کۆنتێنەرێک لە مەرزی باشماخە پێشتر یاخود لە مەرزی ئیبراهیم خەلیل دەروازەی ئیبراهیم خەلیل پێشتر $500 لێ وەرگیرابێت کە لە 105 بووە وای دابنین ئێستا بووە بە لە بووە بە $25,000 یاخود 5 قات زیادی کردووە ئەگەر بێت و لە سبەینەوە بۆ هەموو کاڵاوشمەکەکان ئەم بڕیارە یاخود ئەوەی کە حکوومەتی عێراقی بەنیازە بیکات و تعریفەی گومرکی زیاد بکات لە ڕاستیدا کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر گرانکردنی کاڵاوشمەک لە هەرێمی کوردستاندا بۆیە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکانە بیر لەوە بکەنەوە کە تعریفەی گومرکی عێراقی کە بۆ خۆی پابند ناوێت پێوەی پێویست ناکات لە هەرێمی کوردستاندا وەکو خۆی جێبەجێ بکرێت. بەڵێ سوپاس بۆ عەبدوڕەحمان عەلی بڕیاردەری لیژنەی بازرگانی و بەکاربردن لە